بەڵێ بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ لە زاخۆی جوانین لەکوێ وەستاوین لە نزیک پەیکەری ئەیاز یوسف زاخۆلی لەگەڵ کۆمەڵێک گەنجی ئەزیزە کە ئەمڕۆ بەرنامەکە لەگەڵ من پێشکەشەکەن. دیارە ئەمڕۆ من دوو میوانم هەیە، دوو کاندید ئەیان بین ئەیانکەین بە سەرنشینی پاسەکە و لەگەڵم هاوڕێیانە وەکووە میشایان خەینە بەردەم پرسیار و بەرپرسیارەتیەوە بۆ ئەوەی بزانین چیان لە هەکبەدایە و ئەتوانن چی بۆ دەنگدەرانیان بکەن. هاوڕێ نەگەریەوە حازرن با بەرەو پاسەکە بجوڵین. فەرمووی. بەڵێ بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت، من یادگار فایەقم ئەم جارە جیاواز لە ڕۆژانی ڕابردووەک و لە پێشەکەکە ئاماژەم پێدا لە زاخۆی جوان لاگەڵتانین. دوو کاندیدی ئەزیز و بەڕێزمان لەگەڵە مەبەستمانە ئەمڕۆ وەکو هەمیشە بیان خەینە بەردەم پرسیار و بەرپرسیارەتی هاوڵاتیانەوە. دیارە من کاندیدەکانتان پێ ناناسێنم، تەنها ناوەکانیان ئەڵێم، دواتر لە ڕێگای پرۆفایلەکانیانەوە ئێوە باشتر ئەیان ناسن. لە دەستە ڕاستم مامۆستا خاستی مەلا شەفیق کەستەیی کاندید لە سەر لیستی بەرەو ئیسلاح، هەروەها کاکێویدار ئەحمەد سلێمان کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان. هەردوولاتان بەخێربێن سەرسەر و سەرچاومان. بەرلەوەی دەست بە پرسیارەکان بکەین با پرۆفایلەکانتان ببینین بزان کێن و چیتان کردووە. فەرمووی. هێویدار ئەحمەد سلمان ساڵی 1970 لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. لە ساڵی 1994 بووە بە ئەندامی یەکێتی قوتابیانی کوردستان. ساڵی 2002 تا 2006 پەنابەر بووە لە وڵاتی ئەڵمانیا. لە چەند دەستگایەکی ڕاگەاندن لە هەرێمی کوردستان کاری کردووە. قوتابیە لە کۆلێژی یاسا و زانستە سیاسیەکانی زانکۆی سەلاحەدین. زمانی عەرەبی و ئەڵمانی و ئینگلیزی دەزانێت. خاستی مەلا شەفیق کێستەیی لە ساڵی 1970 لە دەڤەری بەرواری باڵا لە ئامێدی لەدایک بووە. مامۆستای پەیمانگای تەکنیکی بەشی ڕووپێویە لە پەیمانگای تەکنیکی زاخۆ. 8 ساڵ خزمەتی هەیە وەک مامۆستا لە هەردوو پەیمانگای تەکنیکی دهۆک و زاخۆ. لە ساڵی 2014 وەک نوێنەری مامۆستایانی پەیمانگای تەکنیکی زاخۆ هەڵبژێردراوە. ماوەی 2 ساڵ بەشداری لە خولی پێگەیاندنی ڕاهێنەریدا کردووە. ئەندامی سندیکای ئەندازیارانی کوردستانە. کارجێڕی مەڵبەندی سێزدەی یەکگرتووی ئیسلامی کوردستانە. بەرپرسی ڕاگەاندنی مەڵبەندی سێزدەی یەکگرتووی ئیسلامی کوردستانە لە زاخۆ. بەڵێ ئەزیزان دووبارە سڵاوتان لێبێت. ئێمە دەست بە پرسیارەکانمانەکەین و پاسەکەش بەردەوامە لە ڕۆشتن. با لە جەنابتانەوە دەست بکەین. مامۆستا خاستی ئێوە کاندیدن لەسەر لیستی بەرەو ئیسلاح. پێم خۆشە بزانم بۆ ئەتەوێت چیتە پەرلەمان. ناوی خودی مازن دروان از برای و خواستی کوریش هید مەلا شەفیقی کێستەی دەمێ باش بد بینەرێت هێژا ئەسوای گەنجێکی خودان شیان و خودان هێز خودان تاقە مەدید خۆ هەڵبژێرین بۆ پەرلەمانی کوردستانی وەکتیمە خۆ هەڵبژارتی ئەگەر ئەم چوونە پەرلەمانی کوردستان دێ هەمی هێزاخوا کارکین بۆ دیفاعش مافید ملەتی خوا دیفاعش حەقیە بشین دەنگی ئێش و ئازاری ملەتی خوا دەنگی حەقیە قاع پەرلەمانی بلند بکەین. بەڵێ باشە. کاکێویدار ئەحمەد سلمان چیەکەی لەسەرم پاسە؟ بەرەو قۆناغێکی نوێ دەچین هەڵبژاردنێکی چارە نوێز. ئەمە 4 ساڵێ ینی 4 ساڵێن دەرباز بووی کوردستانی 4 ساڵێت نائارامیە بوون، ناسەخامگیریە سیاسی بوون، پەرلەمانی کوردستانی ناسەخامگیری هەبوو، ئاشتی نەبوو، متمانە نەبوو ناوبەرە حزبێن کوردستانی وەلی هات ئەف ناسەخامگیرینە ئومیدی چی بوو کوردستانی خەلکی مەچوو بەرە دەرڤەی کوردستانی و گەیشتەوەی چەندێ خیانەتە 16 ئۆکتۆبەری هەموو پەرلەمانی کوردستانی و ناسەخامگیری هەبوو. مە بریاری دای وەکو کاندیدێ پارتی دیموکراتی کوردستان و حزبامە وەکو پارتیش قەراری دای 4 ساڵێت بێن جێ هەندێک خەلکی کوردستانی هەندێک ئیستیراحەت بژیت
ئەو ماندیبوونەوان 4 ساڵێت بوری ئەم دەرباز بکەین قەرەکی نوێەکەین متمانە و ئاشتی هەبێت کوردستانی سەقامگیری هەبێت ناپەرا حزبên Kurdistanê پەرلەمان ببێتن cihê umêda xelkê û پەرلەمانی da em biryarê bidin jiyana xelkê xweş bikەین. زۆر باشە بێگومان دواتر کاتمە وڵات ئەمەوێ بزانم ینی چۆن زمانی ئەوەکەن 4 ساڵی داهاتوو 4 ساڵی پڕ ئارامی بێت چکە پێشتریش ئەم بەڵێنە درابوو مامۆستا خاستی ئەکرێ بۆ دەنگدەرانی خۆت ینی شەرحی بکەیت و ڕوونی بکەیتەوە لە چییە لەوانەی پێش خۆتان جیاوازە بن بەڵێ وەکیە دیار لە چییە جودان لەگەڵ پارلەمانتارەکان کاندیدەکانی ئەوانەی پێشتر کاندید بوون و ئەوانشی کە دەرچوون بۆ پەرلەمان وەک شخصان وەک حیزب وەکو شخص بەڵێ وەکو شخص ئەس اختصاص مجال هەندسی و مامۆستا القسم مەساحە ئەس دب هەمی هێزاخوا کارکەم و وەکیە دیارژی و شولێ پەرلەمانتاری دیفچۆنە پرۆژانە یەکیش کار پەرلەمانتاری مەتابع و دیفچۆنە بەهرا پەتریە گیاندالیە کوربان پرۆژێ تەندازەری تێداکردنێ دابەدانکردنێ پرۆژێ دابەدانکردنێ تابعی لژنە بەلەدیاتانە من وەک شخص شارەزاد مەجال هەندسیدا دێچمە توێ لژنێدا کارکەم و هەمی هیمەتەکە بەرزێ کارکەم هەمی هێزاخوا کو باشترین دیفچون و باشترین متابعه بوان پروژه بکیم کو شونا گلجا پروژه هاتی نکین الوی باجی رضا خونو که اف جسری عمل سرد چین اف جسری هنه کو لیفلوی مترونیوا انج مستوایی مترونیوا بجن جسری خلل لقبی جه داخل اسافیا جی لقبی جسری خلت انو که اف جسری هنه بجی ساخت تاکسی کی تبجي مبجاهين حضرتو نبيجي جسري خلت ناس لكن فيري لما نتواني اما تشاكات ديفشون متابعيه هاي يعني انه كالفيري اف لجنايه هاي مثلا بلديه لجنايه تين كومبانيه لجنايه يتهين يديفشون انجي بيجي المهندس دا كارت كان اوان لجنه ثاني باش احمد كي تيكلاويه كي لنيوان كاري انجمني باريزغا وبرلمان يواتن بو برلمان ناتن بو انجمني محافظه بس تمام كما مستاجرتو مجالي بدياميات حوالي يدكار فيري اف جسري هاني مترو ديفا مستوي بالانتريا باش اجر يعني بناك ناخذ دوار بيت بنكيش فيرخي خابري ورخي دي خابري دي مستوي داري خد مليون دولار ليدان مستوایی بلندترین مدرو نیواش مستوای شرعی درست دی سان جسری کی دی زاخو هات یچگین الباجر زاخونو که امید چین بجنه جسری مطاطی اف جسری هنه يعني نيف متر شو خاري بتريش 10 مليون دولار لهذا صرف كرني و اف جسری هنه فشلينا نجحت نائنا ايه يعني اتويت شي بكي لبرلمان بوي جاري كيتر مشروعي شكس خواردو فاشل من نبت الفيري اف جسری هنه هات هلوشاندنه دادگاه بریاردا گودی کس توانبارنی نه درکت و اف هر اب جسری مطاطی کو هر دو باجری زاخود گهین تا ایماویس پترش 3 ساله خلق زاخو ماراوستای نشیان هاتون چون که نابن هر دو رخادا يعني باجری زاخو کو اف جسری هر دو لاد گهین تا ایک ویری اف جسری هنی چو خاری فشلک مازن اینا و الویری دادگاه بریاردا گو کس توانبارنی توانبار درکت خلق مای هر با خلق يعني سپاس دەکەم مامۆستا دێمەوەلات کاکێ ویدار لە قسەکانتە و پێشووتریش پارتی دیموکراتی کوردستان بەڵێنی 4 ساڵ ئارامیدا بوو بەڵام ئێستا ئەوانەی لەناو حکوومەتیش بوون یعنی بەڕەخنەوە باسی حکوومەتەکەن لە 4-5 ساڵی ڕابردوو واڵێن حکوومەتێکی شکست خواردوو بووە پارتی ئەم ئەزمونە دووبارە ناکاتەوە ئێمە ناڵێن 4 ساڵی ئارام ئێماڵێن هەمیشە ئارامی بۆ کوردستان ئەمە حەزبی تر بوو هاتە سەر تەلەڤیزۆن قسەی کرد بۆەوەی سۆز و عەتفی پارتی بخۆڕا بکێشێتن گوتی دێ 4 ساڵێت ئارام کوردستانی بن باکو ئەم ڕێکی بدەنەوەن ئەوش بەشدار بن حکومەتێدا بەڵام ئاخفتناخۆ خلاف سەروی ئاخفتنێ هەبوو 2 ساڵێت ئارامژ کوردستانی نەبوون حکومەتێکیشان فەوزا چی بوو دەمێکی فەوزا چی کرد کوردستانی کو پارتی و هێزین پێشمەرگەیان کوردستانی سەرروکی پارتی بەروکێ شەربی بکو کوردستانی بپارێزن کاک یادگار ئێمە باسی عەدالەتی بەسا عەدالەتە خودێکین دەمێ خۆ گۆڕان مەسەلەن گوتی دڵگەل پارتی هێنە ناف حکومەتێدان بەسا حزباناگین ئەنی ئەوەی کو زڵمیل وڵاتی کەتەن هاتنە ناف حکومەتێدا خلاف لەسەر ئاخفتناکردن ویان فەوزای کوردستانی چێکەن سەر نەگرت خودێ تولا وی ملەتی لوان حزباوە کرد بەری خودی وەزای گۆڕان چاوەیە یەکەتیە مەسەلەن 16 ئۆکتۆبەری کرد بەری خودە وەزای یەکەتی چاوەیە عبادی امریکا 6 میلیارد دلار الحمله هەلبژاردنا عبادی خرج کردن کوردکردنا قوربانی بۆ عبادی شکستن اینات مالکی دژی کووردا بۆ مالکی شکستن اینات یەک و هەم بێژن ئیمام عەلیت بێژتن مامۆستا خواستی بسڵمانە هەر جهەیەکی گەلێک تیر بچنێ ئەو جهەیە حەقە هەموو دنیا تیرێوانە پارتیە بەس پارتی نەهێشتیە کە
كرامات باش. ملتي بشكتن باش. بويا أمل برلمان بينو- كردستان كاركين همیشه آرامی هبت یه خلافش الگل ما بیجد هم دیدی سو دستی گرین این ناف ساحات سیاسی دا مدوید ام پیگ و چامل و پاسه ما هدف که هی ما همی کردا پیگ و هدف که هی ام برای هدف بچن باشە ملت خوش بجید کاکی ویدار ینی قسەیەک لەسەر حکوومەت بکەین بۆ نمونە ئێستا ئێوە دبیتێکتان هەیە پێکەوە مامۆستا کاندیدی لیستی هاوپەیمانی بەرەوەی ئیسلاح ئێوەش کاندیدی پارتی دیموکراتی کوردستان ینی ئەگەر نمونەیەکی تەواو ڕێک و پێک بێنینەوە لە ماوەی ڕابردوودا دکتۆر محەممەد هاودیانی کە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ ئەمەشی بۆدا کە سەرۆکی حکوومەت پاری سربەلیستی لە یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ نمونونەکە هێنمەوە ئاماژەی بەوەدا کە یەکگرتوو بۆ نمونە لەناو حکوومەت بووە تا نزیکی مانگی یەکی ئەم ساڵیش ئەڵێت نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پارەی هەژارانی بڕێەوە پێتان وایە ئەوانەی لەناو حکوومەت لەگەڵ پارتی بوون ئەگەر بکرێ لە نێوان کەوانەیە کەم دەستەواژەیە بەکاربێنم بە وەفا و بە ئەمەک بوون یان نەخێر منی شەو قسەی محەممەد هاودیانی بەڕێز محەممەد هاودیانی بیستم گوێم لێ بوو لە تەلەڤیزۆن پێشێش ئێستا بەربژیرە بەس پێم ئاوی ئەنتیکەیە ینی کاتی کە وەزیر بوو کە ئەگەر وابێتن نێچیروان بارزانی کە سەرۆکی حکوومەتە پارەی لە خەڵکی بڕی بە ئەمری نێچیروان بارزانی و پارەش هەبوو لەوێ و پارەی لە خەڵکی بڕی بۆ ئەو کات بەڕێز محەممەد هاودیانی نەهاتە سەر شاشە و قسە بکە و مۆتەمەسعوفی لەبەر ئەم نەعادالەتی نێچیروان بارزانی کرد من دل حکوومەتی چمە دەرێ بۆ ئەو کاتانی کرد لە مامۆستا خاستی دواتر لەبەر گروپێکی ناوێگرتو حکوومەتێکیشەوە ئەمە بەچەند ئەمە بەچەند یەکگرتو دوو گروپی جیاوازن گروپێک هەیە هەموو جارە یەکگرتو ئێستا کارخواستی لێرەیە من پرسیار لە کارخواستیەکەم پارتی لە ئەنجومەنی پارێزگایت دهوکێ 50 زاید یەک هەبوو پارتی شیا بێ یەکگرتو حکوومەتە خۆجەی پێک بینێتن بەڵام ئێرەدا پارتی ئەوە پێک و بژین پێک و بێ حکوومەتی ڕێوە ببین با کارخواستی فکراوان ئەوێت کۆنوکە بەرپرسن پارێزگەها دهوکێ وەزیرن ئەگەر تەقیمەوان سەر پارتی خراپ بوو من تەقیمەوان قبولە سوپاس کاکی ویدار مامۆستا خاستی ینی پرسیارەکە ئەوەیە ئێوە لە ناو حکوومەت بوون بەڵام دواتر ئاماژتان لەو کاتەی ئەش پرسیارێکی ئاراستە کردی کە تۆش توانانی پرسیارە ڕاستی ئەو بکەیت ئەڵێت بۆچی لەو کاتە نەتانوت کە کاگنێچیرەوان بارزانی کەسێکی نەعادلە و لەسەر ئەساسی ئەوە دەستان لە کار کێشایەتەوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکی گرتو ئیسلامی کوردستان مە بەشداریت حکمەتداگر حکمەتا بنکە فراوان هەدەفەمە ئەرمانجەمە خزمەتە گەل و وڵاتی بی بەس وەکیە دیێرە هەرمە کوردستانی کو ئەف حکمەتە نە بان 4 ساڵت بووریە یعنی ئەف حکمەتە شکست خاری بڕاستی 26 ساڵێک خواردوو وەسانە نام کابینەت ڕابردوو هەمی کابینێت بۆری نەشیانە درستایی نەشیانە درستایی خزمەتە ملەتی بکەن باش ئەو کاتەیە با پرسیارەکەم کەم ئەفم بکەم بۆ نمونە لە 2013 کە چوونە ناو حکوومەت تەمەنی حکوومەت تقریبا با بڵێن 22 با زیاتر لە 20 ساڵ بوو حکوومەتێکی شکست خواردووش بوو ئەو کاتە بۆ چوونە ناو حکوومەتێکی شکست خوارد ئەم چوون بۆ چاکسازیە ئەم چوونە داخلی حکومەتێ بین شوانە کو وەزیرێمە وەزیرە کارەبایە چەندێک شروط لەسەر حکومەت هەمی گوتی وی شەرتی گرتووی گوتم وی شەرتی ئەمێ وەزارەتێکی هەرە بوەرگرین بەس وەکیە دیار کو حکومەتی ئەو شەرتە بوو یە گرتووی بژێنەیلم بەس سەفەنەتەودیانی دەتەوە سەدای هیویدا ڕفتنا من نەبرە الفێرێ ئێکەمین وەزیر هەمی لانێت کوردیش نۆتە دوێ حتا 2018 ئێکەمین وەزیر کوب ڕازەمەندیا خوا استیقالی خوا پێشکیشی حکومەتی کردی وەزیریە گرتو بیە بووی دیار بی کو حکومەتی دیف مەرجێت وی ناچێت نەشیاب درستایی ینی حکومەتیشیان نەدانێ ئەو تشتەوی گەل حکومەتی گوتی حکومەتی گۆداری نەکرد نەشیاب درستایی شۆلی خبرێ بێت هەسەر شەشە تەلەڤیزۆنی گوتی مادەم کێشاکی هەرە بیت دیف مناین ئەو پلان و خەتا مدەیناندی ئەمە بەنسبەت وەزیری کارەبا مدەیناندی وەزیرەکەی دیکەتانەوە ئێوە استقالەدا تا زیاتر لە 4 ساڵ هێستش بەربژێری هەر یەکگرتو لەناو حکومەت بین بەس وەزیر ئەو کاتەژ وەزیری مە یەکگرتو یەکەمین وەزیر استقالی خوا پێشکەشی حکومەتی کردی و دیسان ئەگەرم بێ بەحسێکی هەرە بکەین بەسەر 26 ساڵانەش کەس درەنگ نەبوو استقالەکەی نەخر زی هەرزوومان هەر دەستپێکی هەر بیداەت وەزیر یەکگرتن وەزیر باسی دکتۆر محەممەد هاودیانیەکەم بەڵێ یعنی ئێوە وەکو یەکگرتو چەندمان پێش ئێستا لە حکوومەت کشانەوە بەڵێ چەندمان پێش ئێستا لە حکوومەت ساحبتان کرد
بەری چەند تایبە ئێمە تقریبا چەند مانگ نزیک ساڵێکە تقریبا هەشت درەنگ نەبوو وێرێ سەیدا درەنگ بوو یا هەدەفمە چوونەت حکومەتێدا خزمەت گوزاریە ئەنی خزمەتە گەل وڵاتیە ئەم چون داخل دوای 4 ساڵ بۆتان دەرکەوت یا گرتوێش بەرگەلێک مووقفە خوش حکومەتی بەناکیشە بوون منەشەڕێ داعش گەلێک مووقفت یعنی حساس هاتن یا گرتوێ زانی و ئەبێت هەنێ يعني شخصا زيناكي بس يا جرتوش بل ما في ضاعش يا جرتو خنا بكيش تمام كم الفيري حكمتها بس از بيختنا تمام كم حكمتها ما يشكس خوردو نشا 27 صاله كيش كهرباء ترى سرك صال دوای 20 بام برسيارم كيش كهرباء بس ما متخصص شلي هذه شلي كهربني ما دوای 27 سال ازمون لەگەڵ حکوومەتە یەک لە دوای یەک شکست خواردووەکان وەکو خۆدوتت بەنە ئەزانن یانی تاقی کراونەتەوە ئەچنەوە ناو حکوومەت دوای هەڵبژاردن ئەو ئەخفتنا لكل حادث حديث ئەو ئەخفتنا هیچ ئەگۆڕێت یانی لە ماوەی یەک مانگ دوو مانگە حکوومەت ئەم حکوومەتە یانی ئەکرێت یەکێتی و پارتی لە حکومڕانێکی خراپەوە لە ماوەی یەک دوو مانگ ببن بە حکومڕانێکی باشەوە قەرار دەمچنە ناو حکوومەت وەکو خۆت دەڵێیت پرسیارەکە افتیرازیە ئەو دەبووی وەختی بووی دەمی بێت بەڵام شتێکەکە افتیرازی نییە کە حکوومەتەکە یەک لە دوایەکانی هەرێمی کوردستان فاشل بوون وەکو خۆت دەڵێ وایە حادث بەڵێ حکومەتەکە شکست خواردووە حکومەتێکە نەشیخ خزمەتە ملادی بکێت نەشیخ خزمەتە ملادی بکێت چلێ هاوین و چلێ زستانی کارەبنی وەڵام وەرنەگرتەوە سوپاس مامۆستا خاسی کاکی ویدار گەلە هێرشی کردە سەرێمە وەڵامی قسەکانی خۆت دەرەوە بەڵام با من پرسیارەکەم بکەم یعنی کوردستان لایەنەکانە بنە ناو حکوومەتەوە و دواتر دەسەڵاتیان نادەنێ بۆ ئەوەی بێنە دەرەوە و ئێوەش بڵێن کە هیچیان نەکردو لایەنەکانی دیکە بەس پارتی دیموکراتی کوردستان شتی کردو و ئەگەر وەڵامەکانی خۆش بەڵا هەندێک قسە بکە مەسەلەن وەختی خۆی کی چوو بەغداد داخواست کرد موچە و بجێ کوردستانی ببرد یەکەتی خۆی گوت کاکە لەوانێکی یەکەتی کابراایکی یەکەتی چوو بەغداد داخواست مالیکی کرد بودجە و موچەی کوردستانی ببرد بریان وەزی کوردستانی تێک چوو پارتیش دەتوانی مەسەلەن بڵێت کاکە ئیدی ئەلڤێ حکومەتیدا بەشدار نابن وەزاق تێک چوو هەموو ملێ خۆ دڵبەر پارە قەردکردن پارێت خەڵکی برن چاو بوو شیا ئیداراوی وڵاتی بکەن هەموویان خۆ لێ دزی بەس پارتی ملێ خۆدا بەر لە دوای 16 ئۆکتۆبەر هەموو حزب الکوردستانی بیەگرتو بەژێک الحکومەتێکی چۆن دزانین وەزی حکومەتی زەعیفە گوتێ دێ هەڵوەشت بۆ ئەم بەشێک بنوێ هەلوەشتا کوردستانم دێ سەحب بن بەس پارتی بۆ ملێ خۆدا بەر نەهێ لە ئەفقاوە کوردستانی قەدری لە پارتی کرد قەدری لە حکومەت کرد ئەمن یەگرتو بم ئەمن دەنگ دەربم من دەنگ نادەم بە یەگرتو دەزانی بۆ مثلا من مجبور نیم دەنگ بدم بە حزبێک بڵێ لكل حادث حديث من ئێستا قرارم دەبێ هەبتم بزانم ئەس دێ چما حکومەتی یان نە وەختی دەنگ دەدەم ئەبێ بچمە حکومەتێدا خزمەتەوە خەڵکی بکەم مەجبوریش نیم دەنگ بە حزبێک بدەم سبەینێ بچدە ناو حکومەتی و پیشی دوو هەیڤا بژێت وڵا کاکە پێم ناکرێتن وڵا شت پێم ناکرێت ناتوانم ملی خۆم دەمە بەر ئەوە و حتا سەرگەل بێ حکومەتی بم و با شەرت و مەرج منێت هەین کەسی شەرت و مەجل سەروی خەڵکی نینن تو حکومەتی بی دیفان ئیمکانیاتی هەین بێت تو خزمەتەوە خەڵکی بکەین نینە تو بیا سەر تەلەڤیزۆنەوە وڵا ئەوە عەزاڵاتی من ئەتوانم ئەو شتە بگۆڕم شتیوان نییە حکومەتەکەی ما ئەوەندەیە 10 دیناری هەیە ئەبێ باید 10 دینار خزمەتی خەڵک بکاتن 20 دینار هەیە باید 20 دینار نابێت تو بژی ئیلا ئەو 10 دینارە هەموو بۆم ببێ بایم بێمە سەر شاشە بەس من ئەتوانم ئەوی شە بکەم شتیوان نییە ئەوە حکومەتە کە قەرارتدا پێکەوە ئیش بکەن ئەبێ پێکەوە ئەو 10 دیناری باسیەکەی پارتی ئەو 10 دیناری کە باسیەکەی بۆ نمونە 8 دیناری نەداوە بە وزیرەکانی خۆی 2 دیناری بدات بە وەزیرەکانی دیکە ئەمن 12 ساڵ عەدالەتی نەبوو لە تەوزیعکردنی ئەدوار و لە پێدانی پارە و ینی بودجە بۆی بتوانێت کارەکانی خۆی ڕاپەڕێنێت 12 ساڵە من لە هەولێرم بەشیشە سەحافەک باش برادراتیم هەیە لەگەڵ هەموو حزبەکان بە پارتی لە قیادەی پارتی خوارد لە یەکگرتو لە یەکەتی گۆڕان هەر هەمویان وەزیری یەکگرتو و هەر کەسێکی لە ناو یەکگرتو پۆستێکی حکومەت وەرگرت بێت بە ئەنجومەنی پارێزگاوە بە مدیر عامەوە بە وەزیرەوە بە حزبەوەش علاقاتی لەگەڵ پارتی هەبێت کەس بە خراپی باسی ئەدای پارتی و سەرۆکی حکومەتی نەکرد کەسی ناکات هەمووش برادرن بەبێ کامیرە بێن قسە بکەن بەڵام لە بەردەم کامێرا بۆ ئەڵێن ئەشهەدو ما بالله یعنی لە پرسەی بەڕەحمەت بێدڵوان بارزانی وەزیرێکی یەکگرتوم بینی وتم بەس پێم بڵێن کشانەوەی ئێوە لە حکومەت قەرارێکی دروست بوو وتی ئەشهد بڵێ ئەوە قسەیەتی شاهدم هەیە لە ئاسی زۆر باڵە دەستی لە سینگدا وتی ئەشهەدو ما بالله هەڵە بوو وەرەوە دەفتەرێک دولار ئەو تەسریح حەبدا وەزیرێکی یەکگرتو لە قوڕنەنە ئەرێ بەخوا
کیش وزیر وەزیری پێشووتری یا وەزیری ئەم کابینەیە کەس ناکەین ئەوە احترامی خەڵەگرین بەڵام هەر خەریە کاتێک گرتوویەک وەزیری هەبوو زۆر وەزیری هەبوو ینی کابینەکانی زۆر تر هەبوو لەم کابینەی ئێستا لەم کابینەی. ناوی بڵێ ناو بڵێ ناوی بێژە من خۆی ئەزانێ ئێستا کە دەبیستێت دەزانێت ئەو قسەی وایە یانوانە بەڵام هەمویان نیشوان بەڵام ئێوە بن بە نوێنەری خەڵک بۆ ڕاستگۆنین لەگەڵ خەڵکە و بۆ سەریحنین لەگەڵ خەڵک. ئێستا من نوێنەری خەڵک دەبم متمانە کە بەم دەدەن لەم کاتەوە بەدواوە ئەمە ئیشە سەحافە علاقات پەیوەندی هەر دەمێنێتەوە قەزم ئەوە نییە تەشیر بە یەکگرتو بکەمیان بە وەزیر یەکگرتو بکەم قەزم ئەوەیە خەڵکی مە بزانێتن هەر کەسی کە دەچێتە حکومەتێ ئەبێ قراری جورئەتی ئەوەندە جورئەتی هەبێ ملی خۆی شانی خۆی بداتە بەر حتا دوماهی لەگەڵ بێتن. سپاس دەکەم بەر لەوەی بچینە لای میوانەکان ینی ئەوەی زۆر سەرنجی منی ڕاکێشە وتی ئەگەر من دەنگدەری یەکگرتو بم دەنگ نادەم بە حیزبێک کە بڵێت لكل حادث حديث. بس از جواب بسیاره بدن. یەکگرتووی ئیسلامی کوردستان بەری خۆش حکومەتی وەکیش پروژه یاسای کە پروژه بەرهەف کرد و حکومەکە نقطه 24 نقطه بکێت هات. یەکگرتووی مجارجی بەری گۆران و کومەل هەر دەست پێ کێشانە حکومەتی یەکگرتووی مجارجی دا پارتی ما پترش هەیوێکی هەیوانی و مەجال دا پارتی و دا حکومەت نەبەس پارتی دا حکومەت هەریما کوردستانی و لایەنێت پارتی و یەکەتی هەردوو بەشدار بین تێدا. یەکگرتووی ئەف مەجالە دایێ و مەجارجی دای گوتی ئەوان 24 نقطه کو هەمیش خزمەتە گەل و وڵاتی دانا هەمیت خزمەتە هەوڵاتی دانا پاساوێک بوو بۆی خۆی لە حکومەت پاساو نبی پروژه کەبیە چەکسازیە ئە پروژه چەکسازیە کو کۆمەکە هزاران سەدان هزار بن دیوار دوی پروژه دابین کو ئەگەر ئە پروژه چەکسازیە هات بیا جێبەجێکردن ئێوە لەگەڵ چاکسازین ئەمە لەگەڵ چەکسازین پروژەی چاکسازی هاتە پەرلەمان یەکگرتو گۆڕان یەکێکی حتا سەر ئێسقام دژی چاکسازی بوون لە پەرلەمان دەرنەچوو نەیان هێشیش دەربچن یەکگرتوێش بەر خزمەتە گەل و وڵاتی خۆش چۆت حکومەتی داوش بەر خزمەتە گەل و وڵاتی خۆشی لەگەڵ ئەو پروژه یاسایە نەبوون کە لەناو پەرلەمانی کوردستان زیاتر لە بۆ حکومەت دەگەڕا ئەمن لە جاتی ئەوش جواب دەدەمەوە زۆربەی قیادەی مەجای بدە ئەفرا من نەبرە لەبەر موچە و امتیازاتی خۆتان لەبەر موچە نەبی مامۆستا ئێمە ئەم تحديتكين ويا جرتو هاجر قال بما وقفنا بس يا جرتو قال يعني قال شخصيه امان خالابي قال بروجي شخصيه بي ويا او حزبت ابد جندال هي ابد لواكا وزيره لواكا يا مدير عامه دامزلاندين ونحن حقي وانا همي بن ديوار يا جرت وزير وبرلمانتور وزير ما حقي خوي بوزير بس الفيري مجال بدا همي بن ديوار همي بن ديوار هادو امزاي همي بن ديوار سداه دي دار وزير ما قال بدو ما رجعنا استخدمت النابر وافتنا من نبره سدا بس جواز وزير بيو قانون شي سداه دي درجات يم افتنا من نبره فيري همي بن ديوار تمام باشا باش جابا من تواني كومنت تعليق لسر سكاني كاكا فيدارا بس افتنا نابر افتنا نابر بلاختنا من نبرد فيري يم تحدايتين يم يجرتو كما بن ديوار هابن ام تحدايتين واو حزبت كل في بروجي هاني نرازي هر او حزب بينكو ندفيانا ديوارتونا بين راكر او نمونه بروجي تشاكسازي هنايا ولا قليبون كقفتو لسر بكريت ما لا قلبي كل قوات اخو همي برلمانتاري يجرتو القلبي افخنا هي بدار بيش اساس زيرباني بتشي هيك دزانا زيرباني يك دقه كاكيا بس مش صحافي مزدا يستميواني مني زيرباني هيزيك شوتا بريشا شريك دنيا يك دقه مونيا وايا بو منها بو مني هيج رايك انا استاذ لها استهم كزاني زيرباني لبيشو الشر از الجواب سر اواني باسواني مقريه قرتون زيربانين او اگر بنديوار نبي شي بيدالين بارتي تنها حزب لكردستان جرأتي اوي كرد قندلي هيا لكردستان قندلي لنا حزبي مجده هيا ابي تشاكسازي بكين قصة اعترافي بالخطأ فضيلة ولا إسلام لمن شعر زاترة الاعتراف من هلم هيا عليم قندليش من هيا لأنه بارتيش هيا بلا موتو معنا هم أنا وشاكي دكين أبي تشاكيش بكين إما عدالتي إما لا دادقاي من لدى ترسين بويا كشر داعش نما استابي الشر قندلي بكين لنا كردستان لخو معنا ودس بيدكين لنا خو معنا للسري حتى خوارج دس بيدكين بلا مونية بلا من شامي شريفة مثل شام شريف نماوة بلا من همو تشاكم ووتر همو خرافن سپاس تانك ماوريان بو يو هاوريانش تنها تماشاكر نبن باشدار بن لقلمان مايكا كلايكي بو فرمو ناوي خوت وبرسياركت بوكي اس قطابي ماستر وحيد نعمة رمضان خلق باجر رضا خومن احيا در کاره بسیارا من بو برای سکاکی ویداریه گواه جو کاندیدا که پارتیال و هلبجارت نادا بسیارا من اوه گلک جارا زنگاوه چنده هاتی لدانه و دریش من هاتین گوتینه کده
باشكش بترو دولاري بو باجرية تصرف كرن لأفا خالا كو ام بجيني يا طاوكي الباجر رزاخو حتى نوكي يا دركتي خودي وصار جارديجي خودي دي احتيم ولا دي بيجم خلك زاخوش توزي وش ديكيلا نفته زدت الشكلي نديد يا بابين لایم کاکێ فەرموو. مارسکوان قطابی زانکویل ولات ترکیه و روزنامه وانم فەرموو. من دو پسیاری هنش هر دو برنزا پسیارم یا که بو سیدا خواستیه هینوک و یگرتو اره هیم بینه اگر نه آرامی کردستان تایبت هاتنا رخراو داعش پسیارم بو کاکی ویداریه 4 سال بوری دا اره لاین دینه بینه اگر نه آرامی کردستان آن او لاینه بیا ریگر مازنترین در سالات هرما کردستانی که پارلمان کردستان ریگلی بید گرتنی او ای یادی تا بحثی دو تشتیجیک جدا کنه تا گو محمد هاودیانی شاشات تلویزیونی گود و پشتی که تا گوت سردم خدا وکی وزیر بو چی هنگی نها سر شاشی ما بەست گەیشتووە کاتی هاوڕێکانی شت با بچێتە لای ئەو کاکەیە با بچێت لای ئەو کاکەیە با ئەو کاکەش پرسیار بکە نەڵێن ئێمەیان لەبیر کردووە. بله از کوهان همه غازی ما مستال زانکو زاخم بسیارم هر بریزه که بسیاره کیجی هی و بسیاره کیجی من بو هر دکوه هی بسیارم یا یکی بو بریز هیویدار احمد کاکی هیویدار مدید وکی تو روزنامه وانک چالاک دگل گلو گازندیت خلکیت گهاند نه حکومتی و پارلمانی آیا تو وک روزنامه وان دیش پتر خدمت خلکی بیان وک پارلمانتار بسیارم من بو بریز یرتوی و وکی گرتو گلک جارا دائما ورخنات قلت حكومات نا باشا وكي تا أما جا بدا يشكستو خاردوا بس أم باجدار بين الحكومات أم دشين هوبكنها وتمتي حجم دنجت خويا دهوكي بوستال دهوكي بركتن قال حكوماتهم باجدار بين ما نديد واتش خزمت هو خلك قالك مدير ناحي مدير دايرة آوي يتكهربي يتهابين بس من خزمت نديد كواكي اف برادرت اجرتو اف دايره بريفرين چه خدمت بو زاخو نکن ابا هيك شو بسيارم بو هر دوكا و چه پروژه هنا بو زاخو و پروژه جل برها پاریزگه بو نازاخو البرلماني دا طرح بكن وزور سپاس فەرموو. دو بسیارم دبی یکی بو کاکی ویدار که کوری زاخویا ناوچی بو اکرم گلی کاکەکەم یکیش بو خاصی مالا شفی که ویش کوری زاخویا کاکی ویداری هر زی او گلین خلکی کوش نعدالتی و ظلم هاتیه کرن تیر بو دا صلاته هشنو کنی هیویدار نچوی بی میکیاج بو دا صلاته دویتن دا صلاته میکیاج کتن کاکی ویدار افتیرن خلکیت گرتن دا صلاته حق گوان بی موچه وانا حکومت ندای حق بی میسر جادا یادوی بو کاک خواستی ملا شفیق 7 تا 8 پارلمانتارا زاخو بین ایک پروژه جی بو زاخو نهاد کنه هر یهاتی کنه 8 سال خبیر زاخو سناوی بر پس زاخو تابو گریه چندین پروژه اندازیاری زاخوش گستن اینا چندین نعدالتی زاخواتی نکنه دیگه داجی جاده سرکی ترافیک بر پرسان افدارن و چندین عدالتی دیتر 8 تا 7 اندام پارلمانی بسر پارتی و چنه کرد که خواست تو دیشی که خواستی تو دیشی فرمو آشتی حکیم قطابی در چوی زانکوی فرمو کاکشت بسیارا من بو اگرتوی که خواستی بو چی اگرتوی دما مطار هاتر گرتن وضعی کردستان نخواش بی بو چی اگرتو صحبیش حکومتی اگر صحبینا اگرتوی چی بی بسیارا دوی اصلا قطابیه که در چوی زانکوی آیا کاندید مید پارتیش کوی اگرتوشه دی چه پروژه هبن بو ما بو قطابیا بو دامزراندنی هانش بو ارگردنا قطابیا آن در فتت کاری بو ما پیدا بکن گلک سپاس زۆر سپاس دوایی بە ئەم وەڵامانە وەرگرینەوە وەڵامی ئێوەشی وەرەگرینەوە چکە ئەچین لە چایخانەیەک تۆزێکتر چایەکە خۆینەوە پرسیارەکانیشتان بکەن مامۆستا خاستی کۆمەڵێک پرسیارت لێکرا بۆ ئەوەی کاتەکە لە دەستمان نەچێت من هیچ لە پرسیارەکان دووبارە ناکەمەوە تۆ وەڵام دەرەوە فەرموو سدای کووان پرسیار کرد گوتی که او پوست بیاگرتو هاتی ندانه او نسبه نمونه دکی بیاگرتو هاتی کنه استحقاق بیاگرتو بیا و او پوست بیاگرتو هاتی ندانه که اتفاقی بی 25 پوست بین او پوست هنه 17 شون هاتی ندانه اویدی هاتی نه وکی موچه هاتی نه پاشکاو کرنه 17 پوست هاتی نه اویدی مانه یا دوی وقتی بجین اما مدیرت ما کار مدیرت مش نکره گودی مدیرت نشونه خدمت بکن مدیرت ما
باشترين نمونه دسوزي وفادارينا الهرجه هيك لبن المحافظه دهوكي شوانا كو امام مصطفى فاخر بباشترين مدير سردري قال رفبرت خاكلي كو سدي هاشم شاي قال لك نسبه كزوريا كيشا افل باجير زخو چارسر بكت سدي مسعودكم رفبري گشتيه بتريش نسبه 180 موظف 200 موظفين هميشه هدم بو خدمتاوي الفيري امشي بسيارات دوي چبو زاخو هات یکنه کو یا دیار باجیر زاخو باجیر استراتژی پرس گمرکی خالد خالد گمرکی و خورترین بیران افته یا تاوکیا کو روجانس قدر 5000 دقیقه بس دو کلاکی بو اما بو بس دو كلمه منطقه جو اختصاصي هندسي او خريطه باجير زاخو 2009 همي فان دستا و مسح ما تخطيط كرين وما رقم كرين الطاب بلديه ده بترج ده منطقه باجير زاخو نهاد نقير كي 10 سال هادين ابدان كلني نهاد نقير كلني اف منطقه ثانيه كو طلبات يعني زبستاني وباراني حتى تشوكي من تقنيدا نوكي امي شنو المنطقه شنو منطقه اللي بجرينم شكاف مره بيربشتا ركافه بشتا تلكا بيربشتا خراباب كي يعني همين هذا قير كلني يعني باجير زاخو باجير كي جداري رزقيه ابو هريمه كردستاني كوش صرانو دوي حتى 2003 كو تني باجير زاخو جدار بيا بو جزائر اقتصاديه بله اگرم شي بسياره دي بيشتاش عندهم برلمانتار زاخو كابو زاخو تشكيريا اسنا بين تشتي باجير زاخو بهاد تكين تشكو دنيا كي ماسيال باجير زاخو هادنا يعني هنا نتشوانا لازم لي والله ما كتباسيوش ايو تشتان كردو تشكو برسيارش تلك بله موجود دا كيشا افي ممكن مدير مدار افي كيشا افي نسبه 8 صدي ما شرا سركيا مدير ما افي خلك باجير زاخو شهادن ما امشينا خدمتك باش اف مدير مورجت ان شاء خدمتك باش بكين يا ديجي باجير زاخو كو اف جادت باجير زاخو هر او جاده نويت رجيم ظالم ما بعسي مخابرنا از تشتي بيجم يعني بس ام مجبورين بيجين كو هر او جاده بري 4 سال رجيم بعسي تشيكي نبي تشنا باتيفه وحتى بشي سرزيري هر او جاده اگر ام بين ام باش يعني اگر يعني من برسيارك مدروس بو افهمك كات تبيت والله ميوانش بيتو بلا منش برسيارك مدروس يعني كاتيك لا دهوك وبرو اكرياتين تونيلك بو عفو برو زاخواتين تونيلك يك بو لجوانترين تونيلكان كمان تأثير كردستان بيني بيت باشا اوتوبان استدل 4 دور سيركم من زاخون بيني وبلان بم وردكاري وبناوي نقراهم يعني لبصره ناتشه بو ايوه وكو بصره بشانيه ما وكي بصره بشانه دا من بصره جنينه ما مستوى انا ما بس يعني اوانيك هيك بونك او امت هذه جاده رئيسيه وهني استشم بمجادة دي بجرين ما همي اخر وتقنن موجوده ده منطقه نزگینی و باجر زاخون هذا قیر کنه گلک شون منطقه اون ابد خوش صار نوطي هاتين ابدان کنه نه هذا قیر کنه یا دی تونل نه باجر زاخوب تنه تونل خلق سليمانيه خلق دهوكي خلق حوليري همي دراتين يا بو گشت ابد استفاده هي همي كرد خو عربي بصرجت ان تونل راتشن واف تونل هلي نسر نن سنتر باجر زاخو اف تونل هني راست اسين كارناكم تونل پروژه باش بینه که نه کسش تین کار بگید تونل شو که باشه درست کنه بس گل ویشانی تو ور داخلی باش رضا خو تو ور نه باش رضا خو حداد بچه باطیفی حداد بچه بگو کاچو باش رضا خو هاتیه بله بسیارکانی دیکر هیچ ما ولامی بدیتو یا تا بسیار دی هاتا کنه گوتی کابوش الوقت مطار هادین گرتن یا گرتو يعني خاصه بكرش حكمته يا جرتو باشترين نمونه دلسوزي وفضل وكو هنا يعني لكاتك كحكومه بيويستي بوابو يا ولا ناوي بمين وجهت عني بحسي مطارك وقت 11 هاتين بله ومطار هات يا جرتني همي قواندم برلمانتار يا جرتو باشترين نمونه نجتماع پروارينا البغدا جي كو جل جرته ما خيانات وتهم عرب هلا بيفيا جرتو اذا صار 2005 كنت بينا في دم قرباني جماعه دايم بينا في ازمونه معارضه دا ما خوينا ريتي باراغانات هذه صوتني فيري عندنا برلمانتار ما ديار كده البرلمان العراقي جي برلمان كردستان جي باشترين نمونه دلسوزي وفاداری نه باشترین بسیاری که لسر داعش و تندروی کردو يعني كم خوش والله يا جرتو قطابخانه مازنه بو اواكرنا يعني اواكرنا مروفا كو هر خلق هر كادر كمل هر جهه كلي بد خلق شهده دامو دزجه ميري دا هر جهه كلي من انا برلمانتار مشونه دكتور مثنى ابو بكر حلادني ودكتور شيركو دكتور جمال كوچر و باشترين نمونه وفادارينا ديسان امش بينا تيجي شفا كو خلق قصر رافيت كر عمر كوچر هاد نفسيكا سيدي عمر كوچر هاد نفسيكا دو كده اكيد بيش مورال خلق كي بلند كر زور سپاس فرمو كاكي فيدر كاكي ادگار خدا پخت سپاس خدا بشر دروست کرد جهنم و بهشت دروست کرد دوزخ بو کی دروست کرد او ناعدالتی او ناراز دروست سبکاتن او مثلا غدر بکاتن راستیکانش بشارت توا اسا باس عندك راسي لكن چی بو زاخوات تكرين مثلا دو كلي زاخو نوتكي بس دو كلي بو زاخو ما قط راست نيا لزاخو زان کوی زاخو پێ دروست کراوە
لە تونێلی زاخۆ گەلیا زاخ بژنی گەلیە زاخۆ وەختی خۆ خەلکی زاخۆ گەلی زاخۆ پێت خۆ زنجیرا گرێدان شارکردن سوپای عراقشکان ئەو تونێلژی گەلیە زاخۆیە پارێ نفتا تاوکی هاتیە دروستکردنێ 450 میلیۆن دلار تونێلی وی جوسایدی حتا چتە هەولێرێ زانکویا زاخۆ ئەو ئۆڤەرپاسال زاخۆ هاتیەکردنی پارێکی یەکجار مەزن هاتیە چێکردنێ هەر پارێ زاخۆ بووە ئەکادمیا زاخۆ یا عسکری یا لشکری هر زاخو هاتیه کنه و پروژه نه اف جاده سرچی اف رژیم بعثنینه اف جاده تلدهو که هاتیه ولی رژیم بعثنینه یه حکمت هریما کردستانه و پاره وی خلکیه ام پارتی نکینه منت اف خلکه شایسته باشتر بجیتن ولام شر داعش وقتی شر نبو پاره بو خدمت خلکی بو کو شر هات مجبور بون او پاره بیتن ام بدن توپ بدنا فیشک برگیری به کردستان بکن اوا های ام وی بپارزین انسان دویتن راستی بیجتن چکو خوده ده طولان حقیل موکتن که ماهر بحثی کرد 4 سال نه آرامیه پارتی کار کردیه بس آرامی کردستان چی بتن او بو نه آرامی کردستان چی کردن وش حکومت صاحبونو ویان پارلمانی تک بدن و او اتفاق ما پارلمان داخست ام پارتی مد بود راز بو اوی نه درست بو بلا ناورا خراب و خرابتر ما خراب حل بجارد دا خرابتر لهیتن ما خراب حل بجارد بس ما کردستان را گرد پی اینجا اکرم میکیاجی دست حالات من ناکم انسان دوید راستی ها بیجد مگود ناف پارتیش دا گندلیه های ناف پارتیش دا ناعدالتی های بس پارتی بوید جرأت ها کری گود معبه های هیچ حزبه کی نبوید استبا اتحادا من قد نعلم اتحاداكم انسان نابي اتحاداي ملاتي خوكتن دبي خدمتها ملاتي خوكتن بس امد بيجن كيش حزب هاتيه قلت يا من ابا خلديت منن همو درستن همو هیچ حالیانیه پارتی دانی بغلطی خویدان داینه کاری ترکیز باسی غلطی خوی نکردن تنهاش پارتی بگویی چاک سازی کن پروژه فکر نه پارلمانی همو حزب دژراوستان بس یکیش خلنا حکومت بو بچی بس بعد پارتی یکیش سحبو یکی همو زان مثلا همویان زوربای وان حزبا مثلا یگرتو کمال گوران و قیاده یکی همو مستفیدن الوان پارا پروژه چاک سازی بیت کرنه موچانا دیت برینه موچی پارلمانتاریتونا دیکیم بن دیکیم همو حزبکانی دیگه یا دی پارتیش همویان پارتیش من به خودت من آخر ام وکو پارتی پر اگر هاتو خلکی کردستانه باوری دا پارتی ما پروژه که یک جار استراتژی های بوزاخو و اول زورترین یکو استفاده الوی پروژه که خلکی زاخو پارزگاه ها دوکیه پروژه فرینزون منطقه تجاره حره گله جاری نو که هاتیه گوتنه بلان وی جاری همش همی وقته که ما کرترین نوی پروژه وکین 6000 خلکی زاخو دلوی پروژه دوام کرد زورترین کاک آشتی یکلوی پروژه فایده بتن در چوید زانکویانن پیشوتر بو امتان نکردو پیشوتر یعنی پلان بو ام بکن پیشتر اول پروژه ما بو ام بکن شر داعش هات ام مجبور بون بیل همو فکر آمد پاراستنا کردستان بتن ویدار اوریانم پیمالن ورده لچای خانه کن زی کبینه و قصه کند کوپیتو کاکوان پرسیاری کرد ام روزنامه نویس بوم توانم زیاتر خدمت خلکی میان پارلمانتار 12 سال بو کار روزنامه وانی میکرد از ناو جان و جان خلک خدا بوم مگه هندن گلک شولا مدزانی دی آسانی هیتا کرنه بس نتات نکرنه پارلمان چیت پیه بخشیه که روزنامه وانی نتوانی و بیکه یا اتوانی دوید چی بکی که پیشتر نتوانی یعنی کار پارلمانتاری مراقبه یا حکومتیه در خصنا پروژه یعنی یاسایه و کار سیاسیه سیاست هم اگر هاتو مباری خلک باری بدست مبینات اما کو پارتی دی حکومت که پیکینن ها بجل گلهانی دی مدویتن ام خدمت آوی خلکی کن پروژه مازن گنجت مب کار کردن چگو اف گنجت ها نچنه سرکاری گلک مترسیال سروانه های زاخو وکو جدرک با کردستانه ما چه پروژه هیا ما پارتی پروژه کی هی ام کردستان زاخو گل پارزگاه دو که بکینه پایتخت آبوریه همو کردستانه سپاس تکم سپاس قصه هی لسر ولا مکانی لیک خلک جواب بله باجر زاخو گلک کی ماسید ده هنه شو انا موجوده تنو که منطقه گلک جنها تغییر کردنه گلک بونو من طواری زاخو کو باجر زاخو نفوساوي 650,000 گل اوارات بتني فترش 9 مليونه کو اك طواري هي گل جارا طواري دا يعني قنيت غازنينا يعني اكسجين دانينا گل جارا دكتور اخصائيينا گل كاز بي عمليات بن ديتا ويرك دكتور حاضرنينا يعني وديسان نبينا خسته نخوشخانه یا عسکری یا مدنی نبینا درمانا نبینا گلک خدمت گذاری باشه خاص ما مستخصصی تروس کدیم لای تو بوی بزاین ل سوشال میدیا ل تورا کومالایت کان چی اگوزریت اما باسو خاصمان ل ناو پاسکمان ل یکیک ل شخامکانی زاخو گرما
بزان لای تۆ چیە فەرموو شاشە بۆ تۆیە. یادگار سڵاوتان لێبێت بۆ پێشکەشکردنی بڕگەیەکی دیکەی کۆکراوی سۆشیال میدیا هاتوومەتە وڵاتان لەگەڵم بن بۆ ئەم جارش کۆمەڵێک بابەتی گەرم و سەرنجڕاکێشم ئامادە کردووە کەمیشە لە فەیسبوکەوە دەست پێ دەکەین بانگەشەی هەڵبژاردنەکان بەردەوامن و تۆڕە کۆمەڵایەتەکانیش ڕۆڵێکی زۆر گرنگ بۆ هەڵسەنگاندنی کاندیدەکان جێڕن. لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆرترین سەرنج بە شێوەیەکی گشتی لەسەر وێنانن کە بەکاربەران خۆیان دەیانگرن. زۆر جارانیش بەڕێکەوت وێنەیەک دەگیرێت کە زۆرترین قسەی لەسەر دەکرێت. بەکاربەرێک بناوی هێمن بابان لە هەژماری فەیسبووکی خۆیدا وێنەیەکی داناوە کە زۆرترین بینەری هەبووە و زۆریش قسەی لەسەر کراوە. لە وێنەیەدا خاوەن پێداویستێکی تایبەت لەسەر شەقامەوە لە پشتیشی دیارە وێنەی کاندیدێکی لیستە جیاجەکانی هەڵبژاردننی کوردستانە. هەندێک کەس هاودەردیان لەگەڵ کەسە خاوەن پێداویستی تایبەتەکە کردووە، هەندێک کەس داوا هەر لەو کاندیدەی کە وێنەکەی لە پشتسەری ئەوەیە دەکەن کە پلان و پرۆژەی گونجا و کردداریان بە شێوەیەکی کردداری بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان هەبێت. ئیدی بەکاربەرێکی ژنووسەتی کە ئازاری ئەو خاوەن پێداویستی تایبەتە هێندە زۆرەکە ڕەنگە هەر نەشزانی و نەشزانێ بانگشەی هەڵبژاردنە وێنەکەی پشتی سەری هی کێشە. بەرحاڵ لە دوای فەیسبوکەوە بۆ تویتەر دوو تویتم هەڵبژاردووە دێنە سەر تویتەر یادگار وەکو هەموو جارێک دەرە پرسیارە جددیەکان لە تویتەر باز دەکردێن، بەڵام ئەوەندەی کە من تێبینیم کردووە هیچ کاندیدێک نایەت بەشداری لەو گفتوگویانەدا بکات کە لە تویتەر لەسەر کار و بەرنامە و بەڵێنەکانیان دروست دەبێت. هاوڵاتیەک بناوی کاروان لە تویتێکدا باسی دروستکردنی هەلی کار دەکات. کاروان دەڵێ هەتا سەرمایه‌داری حیزبەکان نێن و بەرهێنان لە بەرهەمی خۆماڵیدا نەکەن و قازانجیان هەر لە هاوردەکردن بێ بێگومان هەلی کار دروست نابێ. ئەو بەکاربەرە هەم ڕەخنە دەگرێت و هەمیش پێشنیار دەکات کە کاندیدەکان ئەگەر بوونە پەرلەمانتار زمینی یاسایی و ئاسانکاری بۆ بەرهەمی ناخۆی بکەن، چکە لە هاوردەکردندا هەم وڵات دەبێتە وڵاتێکی بەکاربەر هەمیش تەنیا کەسانێکی سنووردار لێ سوودمەند دەبن و گەنجی ئەم وڵاتە کاری دەست ناکەوێت کە زۆرتر مەبەستشی کار بۆ گەنجان بووە. لە تویتێکی دیکەدا یادگار هەر لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەردا بەکاربەرێک بناوی پەیام ئاماژەی بە شتێکی سەرنجڕاکێش کردووە کە هەمومان هیوادارین لە کاتی ئاسایشدا ئەم دیمەنانە ڕوو بدەن. پێیان دەڵێ لە کاتی هەڵبژاردنەکاندا گەنج ڕوبەڕووی بربژێر دەبێتەوە، بربژێر دەستی پیرمات دەکات بۆ خاوەن پێداویستی تایبەت و نەخۆشەکان دەچێمێتەوە. پێیان دەهەوێ بزانێت کە بۆچی هەر لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردنەکاندا ئەم جۆرە دیمەنانە زۆر دەبینرێن. جا بەکاربرانی دیکە دەڵێن هەندێک کاندید لە ژیانی ئاسایی خۆشیدا هەر بەڕێزە، هەندێک کاندیدیش بۆ بەدەستێنانی دەنگی هەموو دەنگی خەڵک بە شێوەیەکی گشتیانی هەموو کارێک دەکەن. بەڵام بەگشتی ئێمە هیوادارین کە کاندیدەکان کە چوونە پەرلەمانیش هەر ئەم کاراکتەری کە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکان هەیەە هەر ئەم کاراکتەرشیان بمێنێتەوە. و دوایین بڕگە یادگار بۆ یوتیوبە ئەم ڕۆژانە سەرپێچی کاندیدەکان لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا هەر زیاتر دەبێت. هەندێک سەرپێچی بچووک و دیارە بوونێتە ڕۆتینی ڕۆژانە، بەڵام سەرپێچی وا هەیە کە مەترسی دەخاتە سەر ژیانی هاوڵاتیان. بۆ نمونە ڤیدیۆیەک بۆ هاشتەگی کوردستان دەنگدەدای کوردستان 24 نێردراوەکە لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا دەنگدانەوەیکی زۆری هەبووە. لەو ڤیدیۆیدا دەبینین کە وێنەی کاندیدەکان لەسەر جادە و شوستەکان دانراون، کاتێک کە دەکەون نیوەی وێنەکە کە چارچێوەکەشی ئاسنە دەکەوێتە سەر جادەکە. ئەوەش بۆ شۆفێران بەڕاستی گرفتێکی زۆری دروست کردووە، هەش بۆ کە زیانی تەنانەت بە ئۆتۆمبیلەکانیش گەیاندووە. ئەدی بە شێوەیەکی گشتی هیوادارین کە کاندیدەکان ڕچاوی ئەوە بکەن ئێستا کە بەرەو پاییز دەچین ئەگەر کەوتنی وێنەکان بەهۆی باوە بێ، چونکە چارچێوەکان ئاسنە و قورسن وەک لە دیمەنەکەشدا دیارە بۆ هاوڵاتیان گرفت دروست دەکات. تیمە ئەو تیمانێکە کار بۆ بانگشەی ئەو کاندیدانە دەکەن ڕاستپێرن ئەو گرفتانە چارەسەر بکەن کە دەبنە هۆی دروستکردنی کێشە بۆ هاوڵاتیان بۆی کە ئەم کێشانە نەبێنێت. بە شێوەیەکی گشتی ئەوە کۆکراوەی بڕگەی ئەم جارەی سوشیال میدیا بوو بۆ بەرنامەی پاسی هەڵبژاردن. جارێکی دیکە لێرەوە داوا لە بینەرانی کوردستان 24 دەکەم کە هەر ڕاوسەرنج و پێشنیار و تێبینی فۆتۆ و ڤیدیۆیەکان هەیە دەتواننەوە هاشتەگە بەکاربێنن، هاشتەگی کوردستان ڤۆت کوردستان دەنگدەدا بێگومان دەیان بینینەوە. دەگەڕێمەوە لای تۆ و میوانەکان و درێژە بە بەرنامەکەتان دەنیاتکە. بەڵێ دروستکە زۆر زۆر سپاس بۆ بابەتانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئامادەت کردبوون. ئێمە ئەچین چایەکی گەرم ئەخۆینەوە بێ ئێوە بینەران ناخۆش و باسەکانمان گەرمتر ئەەکەین واتە ناڕوونکردنەوەیەکیش ئەوەیەکە ئەو بابەتانەی کە تروسکەی هاوکارم لە سوشال میدیای گوێزێتەوە تەنها نەقلکردنی بابەتەکانە بۆ ئەوەی ڕای جیاوازی زیاتر بێنێتە ناو بەرنامەکەەوە بە یارمەتی بینەران ئێمە چین چایەکە خۆینەوە فیلمەکەمان دەکەوە.
ئازیزانم سڵاوتان لێبێت دووبارە هاتووینەتەوە بۆی چایەکی گەرم و خۆش بخۆینەوە و بەرنمەکەش بە گەرمی بەردەوام بێت کاکی دەربا لە جەنابتەوە دەست پێ بکەم ینی تۆ لە قسەکانتە زۆر تەرکیز دەکرێت سەر ئەوەی کە نەعەدالەتیتان بەرامبەر ئەکرێت کە ئەوترێ پارتی یان حکوومەتی چی نەکردووە باشە با پرسیاری ئەوە بکەین بۆچی پێتان وایە نەعەدالەتیە بۆ ئەوەی ئەوتری حەقیقەت نییە وانی مامۆستا خاستی ئاماژەی پێدا ئێمە دەڵێن کاک یادگار ئەم بێژن ما خزمەتەوەی باژێڕیا کردی بەڵام ئەو خەڵکە مستحقە شایستەیە ئەم هێشتا خزمەتی بکەین وەختی ئینسان بەحسە عەدالەتی دکردن ڕەش هەیە سپی هەیە ئەم دەبێژن خزمەتی هاتیەکردنێ جادە 100 متر چووە ئەبێ 50 متری تریش بچێتن دا باشتر ببتن یعنی ئەو پارێن حکومەتە هەرێما کوردستانی و پارتی دەسەڵات گرتیە دەست مەرەما پارتی ئەوەیە ئەف خەڵکی هەیە و گەلە قوربانی دای خۆش بژیتن بەڵام شەڕێک هات یەخوا مەگر ئەم مەجبور بن پێی شەڕی و مژیر بین خەڵکی خۆ بپارێزن کە شەڕ نەبوو مەجبورین بێت ئەم خزمەتەوە خەڵکی خۆ بکەین ئەوە منەتیش نینە دەبێت خزمەتەوەی خەڵکی بێتگرنێ کاکی ویدار ئەگەر بە دەرەجە بە نمرە تۆبی بە نوێنەری ئەم خەڵکە ئەگەر دەربچیت و متمانەی ئەو وڵاتیانە بەدەستبێنی ئەگەر بە دەرەجەیەکم بیتێ لەدە حکوومەت چەندی ئەدەیتێ بۆ خزمەتی زاخۆ ئەم دەبەرە لەدە لەسەردا چەنی ئەیتێت لە بینی 6 و 7 یەک ڕقم 6 و نیوێ تۆ چەنی ئەدەیتێ رقمێکی یێنەیە ناجح ڕاستی ئەکەوێت ڕاست بەبێت ناتوانین ڕقمێک بڵێ چۆن دەچێت حکومەتی ڕاستی بە خەڵکی هەمیە بێژن نەجەحەت نەینە ڕاست ینی دەرنەچووە رقمێکی شکستیە ئێوە چۆن لە پەرلەماندەریە چێن و ناجحیەکەم بنە ئەگەر ئەم چوونە پەرلەمان دب هەمی هێزاخوا پیمەدەکە بەرز و بلند کارکین کوبشین دیفاعش مافید ملت خو مافید باجر خو بکین دیفاعش حقیق کین شین ايش وازار و معانات ملت خو جهینا قاع پەرلەمانی بشین يعني ئەوە پەرلەمانتارەکانی یەکگرتوو بله پێشتر یەشوازاری میلەتی خۆیان یان نەگەیاندوتەوە پەرلەمان بلد عرسکرین بس نتیجە شوانا دکتور شیر کو شوانا وکیل نتیجە چی بووە نتیجه دنگ نسبه یەکگرتووی یا محدوده يعني ئەم جارە محدود نابێت بەنیازی چەند کورسی ئەم هیویتنی خەڵکی خو بەنیازی چەند کورسین بەنیازی 13 14 کورسیان بینین ان شاء الله ئەڵێ لە سف لە دا حکوومەت ڕاسب ئەبێت دەرناچێت بله حکومت دەرچووە حکومت البەرگریاوی وڵاتی دەرچووە خزمەتەوی وڵاتی دەرچووە و ملێ خۆی دای بەر قوربانی داین پارتی پێشمەرگێت پارتی پێشمەرگێت بارزانانی یەچوونە پێشە شەڕی قوربانی داین ئەف وڵاتەیە پاراستی ایران عراق امریکا هاتن یک دفعه گری جماعت ایران دفاعش قضیه عراق امریکا ویس حل شر پارتی کردن پارتی رقم 258 جیشانا کشتن و نه هلا کردستان کفته دستیانا راسبه پارتی سرکرد یا نه سرکرد حزبی که نپشمرگی کردستانی بود نه پارتی حزبی که نپشمرگی سرکرد همه کردستانی بود سرکرد تا یک گرتوش بود تلویرب آزادانه باخوی پارتی بود برگیری کرد بود که یک گرتوش بی ولاتی بیتن هل بجارت ناکد پارتی بود الله ما برگیری مان کرد بو تلویر آزادانه باخوی دنگی هبه هل بجاری او منتش نیه کاکیات او منت نیه او خدمت او ارکه پارتی ملی خوی دای بر وی ملتی وی ملتی پاریزتن یدیه هی سبین بین حکومت جک دیدیش اول حکومت در که به داخل کش کسی نبینتن باشا دهان قربانی ما بو شورش دانم دهان قربانی ما بو دوزار کردی دانه با پیر من پرسیارێکم پێشتر کرد جواب والله یک گرتو تفنگه کار نگیرید چه شر داعش من کاکی بیدار عمر کوچا عمر کوچا کاکی بیدار هاوڕیان سپاس با من پرسیارێک بکەم با من دووبارە پرسیارەکەم بکەمەوە پرسیارێکم کرد بوو پێشتر وەڵامم وەرنەگرتەوە خەڵکی کوردستانی هەمیشە عمر کوچا باگوێمان لێ عمر کوچا پەرلەمانتار بۆ بابو شولیانە و چ شەڕی بێت نان بۆ نانەوە بێت گوشت بۆ قەسابە بێت برا وبرفاني كلش آخر ملاتي ما همي قاوا عمر كوتشري فتوى على هذه ناف خلك ما دار باجر دوكي وقت خلك ما مجمع لا فتوى اللي دام برا ما مستخلصي برسيارك دوایە چینە لای ئەو خاتونە مامۆستایە بۆی پرسیارەکەی بکات دووبارەیە یەکەمەوە پرسیارەکەم چکە پێشتر وەڵامم وەرنەگرتەوە حکوومەت ئێوە بەنیازن بچنە ناوی یعنی ئێوە یەک وەکو یەکگرتو بەرنامەتانەیە بیرتان لێ کردوتەوە دراسی وەزعەکەتان کردووە بەنیازن بچنە حکوومەت یانە بن بە ئۆپۆزیسیۆن یان چی یعنی ئەمە لای خۆتان هێشتا باستان نەکردووە باستان لێ نەکردەوە بەس ئەگەر ئەو شروطت چۆنە چناو بژاردنەوە کە بەرچاوتان ڕوون نییە ئەو شروطت مەهین ئەگەر ئەفلانی دیسەر وان شروطە متفق بن ئەو شروطە ئەو پرۆژە هەمیت خزمەتە گەل و وڵاتیانە دانە هەمیت خزمەتە خەلکی مەدانە
ئەگەر ئەفلانە واتە لە بەرنامەتان لە پرۆگرامتانە نییە ببن بە ئۆپۆزیسیۆن ببن بە معارەزە بەرنامەدا هەیە ئەگەر ئەو بەرنامە مەهەی ئەفلانی سیاسی متفق نابن سەری بەرنامە ئەگەر یە پارتی پێنج وەزیر بداتێ ئەگەر پارتی نوێی حکومت بداتێ و هەموو پارتی کوردستانی بدنە بە شەرتە وەکو پارتی وەڵام وەرگتەوە وەڵام منەدا ئەگەر ڕازی نەبین پاشڕۆتا و خزمەت وڵاتی بدەکردنێ ئەم دەبینە معارزەکە قوات بشێن کارت ینی زەختێ حکمت دەبکین بشێن ینی ئەوە کارتی معارزە وەکو کارتێک بەکارێنن بۆ بەرژەوەندی خۆتان نەبوو بەرژەوەندی خۆتان هەمی گاوە هەلویستە یەکگرتووی نیشتیمانی قومی دیارن شوانە دکتۆر مەتانە و باشترین پارێزبان و پارێزگار بی سپاسنگی عرب کاکی فیدار وەکو پارتی ئەزمونتان هەیە لەگەڵ لایەنەکانی دیکە ئەم جارە بەنیازن لایەنەکانی دیکە بەشدار پێ بکەن لە حکوومەت ئەگەر بتوانن بەتەنها حکوومەت پێک بێنن ئەگەر خەڵکێمە باوەری بدەتەمە پارتی قوت بچێتە حکوومەتێ ئەم حکوومەتەکە لەرزووکە کار ناینن ئەف خەڵکی هە زەرەرمەند بتن مە چ شەرت و مەرجنینن سەروی هاوڵاتی مەمکەنە شەرت ئەگەر تو هەمی پارا بدەمەوە هەمی حکوومەتی بدە ئەمە دشتنیکۆ خزمەتە خەڵکیکەن ئەف خەڵکە مستحق چاوەڕێی لایەنەکانی تریش ناکەن چاوەڕێی ئەەکەین بەس چاوەڕێمە ئەوەیە خزمەتی و خەڵک بکەین هیچ ماوە نینە شەرت و مەرجە بخینە سەر هاوڵاتیت خو ئەف خەڵکە هەژار و هەژارتر لێبێن ئەبێ ئەف خەڵکە زەنگین و زەنگیرتر لێبێن خەڵکی بێ حەڵ حەقی بی خەڵکیش فەرموو مامۆستا پرسیارەکەت من مامۆستا بینسم کۆزەخۆی شۆرە مایکەکەت نزیک بکەیتەوە مامۆستا استراتیجی من پرسیارەکەش بەڕێز هیدۆر ئەحمەد هیدۆر ئەحمەد تو وەک کاندیدێ پارتی دیموکراتی کوردستان تو دێ بەرگریش مەکی ئەم وەکو هەوڵاتی ئایا الڤێرێ و پلانێک هەیە پۆشاڕۆژێک بۆ ئەلکترۆنیکردنا سیستەمی حکوومەتێ و خلاصکردنا هەوڵاتیە و خەڵکێکی ژێ روتینە و وەختی معاملات چێتکین معاملات درێژتکین و گەلک جارب هەفتیات مینن ئەوە پرسیاران بوو بەرەی هیدۆر ئەحمەد بۆ مامۆستا خۆستی نسبەت مامۆستا خۆستی ئەرێ وە پلانێک هەیە تو وەک مامۆستا یه زانک و پەیمانگەهەیە ئەس چۆن بێژم بە تا پۆشاڕۆژێ توێت بێژی ئەزێ بەرگریە هەوڵاتیە کەم ژێکی ئەرێ بۆچی حەتانوکە خەڵکێکی باوەری پوانینە هین وەکو حزب بەلکی باوەری پارتی هەیە بۆچی دەما چ دەنگدانێ بۆچی پارتی هەردەم پێش هەیە بۆچی دەما هەردەم پارتی خودیدیە خوددانێ بیوەڵاتی بۆچی پرسیارەکەت ڕوونە مامۆستا بە ئەو بەڕێزش فەرموو مایکەکە نزیککەەوە فەرموو ما خەلیل زانکۆ زاخۆ باش سیارە بۆ ئەگە خواستی ئێوە 4 سال ئۆپۆزیسیۆن بوو 4 ساڵ دیژی ناو حکوومەتی هەروە ئەف قەسەد گوتن خەلکی هەروە بەحسی ماف و ئازادیەت خەلکیت کردن هەروە بەحسی مان مشکلات کرد ئاوێنی ئۆپۆزیسیۆنێ بوو پشتیگە چون ناو حکوومەتی دەژی ولوکەژی جەنابێتە نەفسی قەسات کرد ئایا حتا کەنگی ئەف خەلکی هەیە هەژار دیف بەڵێنێت وێن سیاسی یەت حزبی سیارەمە ئەوەوە چ چاکسازی سپاسانەکەم دوو پرسیارت ئاراستە کرات زۆر بە کورتی وەڵامیان بدەرەوە یەکێ گوتی پارتی هەر دایمەن ینی هێزایەکی کوردستانی وەکە دیار بۆ پارتی لانێ دەستهەڵاتەیە پارتی حیزبەکە مازنە شکەڤندا پارتی پارێکی زۆر بەردەستیە پارتی علامەخوا قوت هەیە پارتی هێزت ئەمنی هەنە پارتی لەشکەر دەستادانە و جێداخەزی ڕاستی و باپیری من و بابێ من و باپیری من پێشمەرگابی خەلکی باشی رێزاخ و خەلکی دهۆکێ ئەبێ ئەمرێوان سەر 40 ساڵێرە 5 ساڵێرە هەبی بۆ باپیری من ناستکەن و باپیری من و پیرا من زیندانی سیاسی بینە باش یاوەکی بێژن پارتی هێزت قوت ینی خاڵت ینی وتی بۆچی خەڵک متمانە بە یەکگرتو ناکە بە پارتیەکە پرسیارەکەی مامۆستا ئەبینەمە قوتی مگو دەدا خاڵت قوتی ئەڤەنە و هەرجاژی تەزویری دەکە باش دەکینش لانێ دەسەڵاتی وەکو حکومەتە دەسواندا دەسەڵاتە دەسوانادا يعني أبها تأثير المتكب برسياركي ماموستا وقت موقف داعش هاتي موقف ريفراندوم موقف داعش يجرتو قال هزانة تويبي قال موقف اجتماعي بي حتى يجرتو ديا سفينة بجهة كنار الدريا يوكيد بيجن جهة راحتية وقت شر داعش بدماي هاتي يجرتو بروجه كوش 24 خالا بيجت هات بروجه يعني تقديم كر بروجه افخاله همي خدمات مجال ولادي دابين افلانه ده صلاه رازينا بين بون خالا يجرتو خاص حبكر وقت جدا هي بني فخدا بس رازينا بين يجرتو خاص فرم كاجي فيديو كوكا بارتي پاره نبود دست حالات نبود وان چلوچیا بود آوری بو اف خلک هل گل پارتی بو
وا بویان و نبو نه پاره سبب خلکی گل پارتی خلکی میل گل دلسوزیا پارتی خلکی میل گل پارتی چکو پارتی خیانت ناکد خلکی میل گل پارتی چکو پارتی حزب کردستان پرورتره نشتیمان پرورتره شهید پرورتره کسی جندی پارتی شهید نداینه پاره و دست حالات نینه که خلکی ما بر پارا پارتی بید کیش باید بر پارا پارتیه؟ کس نه باش اوی خواهم پسیاری کرد ما خلکی ما راسته چه دایره توشی سل و سرطان رید حتی معامله کوی رید چتن ما حکمت هریما کردستانی پشتی شهر داعش نمای پشتی که ما بریار دایه اگر خلک کردستانی متمانه پارتی بکتن پلانا پارتی اول گل هنده کمپانیت نیف دولتی یکو بشن معامله خلکی رید بن سیستم الکترونیکی ببتن خلکی من دایره باش معامله دوان رید چتن سریع واسطه کاری نمیند از هیویدار احمد وانی نه فرمو کاک هیویدار فرمو واسطه خاصی سپاسانەکەین مامۆستا خاستی بانگەشە بۆ خۆت بکە ناوی خۆت ژمارەی لیستت ژمارەی خۆت بۆ دەنگت پێ بدەن ئەس خاستی گوڕێ شەید مەلا شەفیقی کێستە ئینسانێکی بەرنیاس مۆڵبەتەکە قوربانی دەنگ بۆ دۆزا کوردی ئەس بەربژێرە ژمارە 21 لەسەر لیستە بەراو ئیسلاح یا یەک گرتو ئیسلامی کوردستان پەیمانیت گەل بزودنەوە ئیسلامی ئەس داخوازش ملەتی خەڵکی خۆت کێم دەنگی خۆ بدنە من ئەگەر ئەس دەرچووم دب هەمی هێزا خۆ پیمەدەکە بەرز و برن کارتیم بۆ دیفاعش مافێت خەڵکی خۆی خۆشتری کاکی هیویدار ناوی خۆت ژمارەی لیستت ژمارەی خۆت فەرموو هیویدار احمد کاندید ژماره هفتی لیست پارتی دموکراتی کردستان 183 اگر هاتو وی ملتی دنگ دامن من غدر و خیانت الدنگ وی ملتی خو کرد انشالله خودی طولاوی ملتی الموکتن ام ما بریار دای امو پارتی ام خدمت وی ملتی بکن داخوازی الوقت کم ملتی خوب دنمه یه خیر وی ملتی بید انشالله خودی وی سر بخد بجن آمین بەڵێ بینەرانی ئەزیز بەرنامەکەمان لێرە کۆتایی دێت لەگەڵ کاکی هیویدار و مامۆستا خاستی هیوادارم توانی بێتیان کە قەناعەت بە ئێوە بکەن لە قسەکانیان ڕێزی بێپایانی یادگار فایق و کاکە یوسف و تەواوی هاوکارانم قبول بکەن لە زاخۆ تا باس و پاسی هەڵبژاردنێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بوو خواتان لەگەڵ